وزە وەکو دەزانن ینی هەر مەترسیەک هەبێ لەسەر سەرچاوی وزە و غازی کۆرمۆر ئێمە بێکارەبا دەبین دوای پرۆژەی ڕووناکی بە تایبەت بۆ ئەوەی کە 24 ساعت کارەبامانە بێ ئەوە چەند جارێک ئێمە تووشە و حاڵەتە دەبین هەر کاتێک مەترسیەک لەسەر کۆرمۆر هەبێ هەرێمی کوردستان بێکارەبا دەبێ ینی تەنها دەتوانێت 2 ساعت 3 ساعت تا 4 ساعتێک لە باشترین حاڵەتدا کارەبا بە هاوڵاتیان بدەێت چەنە لە سەرەتا وەزیری کارەبا وتی 12 بۆ 13 ساعت کارەبا دەدەین بە وڵاتیان بەڵام دوایی دەرکە و 10 ساعتی ینی وەکو دەڵێ زیاتر وتووە لەو بڕێکە توانیویانە بیدەن بە هاوڵاتیان ئێستا وڵاتی 4 ساعت 3 ساعت 2 ساعت ینی کارەبای پێدەدرێ لەم ڕۆوە لە هەولێر و لە سلێمانی بڕیار درراوە کە مۆلیدەکان کار بکەنەوە ئیتر جەدوەلەکە جیاوازە لە سلێمانی بڕیاردەوە لە ساعت 4 ئێوارە ئەمڕۆ تا ساعتێکی شەو کارەبا بدرێ بە وڵاتیان و لە مانگی ڕەمەزانشدا پارشێ و دیسان و کارەبای مۆلیدە دەدرێت بە هاوڵاتیان گفتوگۆ لەسەرم پرس و باس بابەتاکەین چی بکرێت کە سەرچاوی وزەمان و ئەو وزەیە ئەو غازی کە لە کۆرمۆرێ پارێزراو بێ ئیترێمە گیرۆدەیەوە نەبین کەسێک لە بنی دنیاوە ڕەشە بکا بڵێ درۆنێک تێدەگرم هەموو وەرێمی کوردستان بێکارەبە بێ گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک جوتیار مەحموود ئەندازیاری شارستانی کاک جوتیار سڵاو لێبێ بەخێرات سەرچاو بابەتێکی سەرنجڕاکێشت نووسی بوو ینی حەزم کرد بینەران بیبینن لەسەر ئەم پرسە دەڵێ چۆن ئێمە سەرچاوی وزەی خۆمان بپارێزین بۆی تووشی ئەم حاڵەتە نەبینەوە ئەمە وڵاتە ڕەنگە مەترسیمان لاهیندەش بکوێتە سەر ئێناکرێم هەرێمە ئێمە خەڵەگەر بێکارەبا بێ بەڵە خۆی ڕاستی نووسینەکە لەوە بوو کە تۆ سەیرەکەی شەڕ لە بینی دوو وڵاتی ترە لە بینی چەند وڵاتێکی ترە سەیرەکەی بۆ منە بێتە هۆی پچڕانی وزەی کارەباکەی تو ئێستا لەم بەرنامەیە لە پامەری خۆتان پرسی لە تاران کە بەردەوام لەژێر قەسف و لەژێر درۆن و تارە و ئیتر هەموو ئەو قەسفانەی کە ئەکرێ لە ئاسمانەوە لەژێر ئەوەیە بەڵام کارەبا سەیرەکەی بۆ ماوەیەکی زۆر کاتیە بردرێ ئەویش لەوانەیە بۆ پاراستنی سەلامەتی بێ بۆ نمونە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو زەرە و زیانانە داخە گرانەکە ئەوەیە کە تۆ سەیرەکەی شەڕ لە بینی چەند وڵاتێکە تۆ ئەبیتە قوربانی بۆ ئەوەی کە کارەبات نەمێنێ و ئەمڕۆ نەمانی کارەبا تەنها کوژانەوەی ڕووناکی نییە بەڕاستی تۆ چەندەها بزنسێ لە وڵاتە پێوەستە بەدابینکردنی وزەی کارەباوە شوێنە بازرگانیەکانت ئەوانەی کە کار و کەسابەتی خەڵکی لەسەر هەمووی بە وزەی کارەبا ئەڕۆن بڕێوە کۆمەڵی سیستەمت هەیە لە کە دادناوە بۆ نمونە لە سیستەمی ATM دابشکردنی موچەیە کۆمەڵشتی ترە و سەرباری ئەوەی کە ئێستا عێراق بۆ جێبەجێکردنی یاسای گومرگی سیستەمی ئەسکیۆدا بۆ نمونە پەیڕەو دەکە ئەمانە هەمووی پەیوەندیان بە چیە پەیوەندیان بە دابینکردنی کارەبای بەردەوامەوە هەیە لەوە سەرچاویگرکە ئێمە زۆر جار لە هەرێمی کوردستان پەنا بۆ زۆر شت دەبین کە ژێرخانمان بووی نییە سا لە تاران بۆ کارەبا ناگوژێتەوە بۆ پێشتر ژێرخانی هەیە بۆ غاز نابڕێ پێشتر ژێرخانی هەیە بۆ نمونە ئێمە پەنا ئەبین بۆ سیستەمی دابشکردنی موچە بە ڕێگەی بانکی بەڵام ژێرخانێکی ئابووری بە قووەتمانە ئەیتیەمە تێ بەس پارەت نییە سوودی چییە بەڕاستی وایانە کارەبا تۆسێکە کە سیستەمی کارەبای 24 ساعتیدا ئەنی بەڵام بۆ نمونە ژێرخانێکی باشت نییە بۆی کە کارەباکەت شەتداون نەبێت نەکوژێتەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە کێڵگەی غازی کۆرمۆرمانەیە کە بۆتە سەرچاوی ئەوەی کە ڕێژەی لە 1970 کارەبای هەرێمی کوردستان کێڵگەی غازی کۆرمۆر دابینیەکە و بۆتە بەشێکی گرنگ بۆ کارەبای نینەوە و کەرکووکیش بەڕاستی چونکە لە کۆی ئەو 4000 مێگاواتی کە بە تەقریبی بەرهەم دێنرێ 2800 بۆ ناوخۆی 1200 حکوومەتی هەرێم فرۆشتوێتی بەو ناوچانە بەشێکی مەترسیەکان ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە لە عێراق بە کوی گشتی و دواتریش لە هەرێمی کوردستان بەداخەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق پەلەپەلێکی زۆر کراوە لە بە بازارکردنی نەوت و غازی سروشتی لە هەرێمی کوردستان و لە عێراق یعنی وەکو ژێرخانێکی بە قووەتی استراتیژی سیر نەکراوە تۆ هاتووی لەبەر ئەوەی پێشتر ئێمە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان سیرەکەین زۆر کەم باوەڕمان بە پەنابردنە بەرتوێژینەوە و دامەزراوە ئەکادیمیەکان هەیە بۆ نمونە ئەو هەموو گرێبەستانی کە دەکرێت لە عێراق لە هەرێمی کوردستان هەمیشە ئەو دوو حکوومەتە تیایدا زەرمەندن یان ئەگە زەرمەندیش لە بە قازانجێکی زۆر بۆ کۆمپانیەکانە ڕوە وەک لەوەی بۆ دوو حکوومەتە بێن کە خۆیان خاوەنی ئەو سەرۆت و سامانە گرنگن بۆ لەبەرەوەی کاتی خۆی یعنی شتەکە زۆر بە پرۆفشناڵانە نەکراوە سیرەکەی بوونە کۆمپانیا کاتووە تەقدیمی کردو توێتی کێڵگەیەکەیە کێڵگەی غازی کۆرمۆرە لە ساڵی 1928ەوە ئەم کێڵگەیە نەوت و غازی تیا دۆزراوەتەوانێ
دێ بۆنمە لە ساڵی 2020 لە ساڵی 2005 بۆنمە داناغاز دێ سیرەکە بۆنمە لە هەرێمی کوردستان عقدێکگەێنێ بە کەیفی خۆی دایڕێژێ هەموو شتەکان زۆربەی بڕگە و ئەو ینی هەرچەند تا ئێستا بەوازحی کەس لەوانێ ئەو عقدەی نبینێ بە بەڵام بەپی ئەوەی کە ڕۆژنانە حکوومەتی یاریان خۆی قسەی لە سەرەکە داناغاز قسەی لە سەرەکە پسپۆرەکان قسەی لە سەرەکەن زۆربەی بڕگەی ئەو ڕێکەوتنە ئەو گرێبەستە لە مەسلحەتی کۆمپانیای داناغازدا باشە ئاها بۆیە کاتی خۆی کە کراوە بیر لەوە نەکراوەتەوە کە بۆ نمونە تۆ ئەمە دەبێتە سەرچاوی بۆ ئەمە سێ بەرهەمی سەرەکی لەو کێڵگەیە بەرهەم دێنرێ بۆ نمونە غازە و نەفتایە و هەروە LPG ئەوەی کە غازی بۆ ماڵان بەکاردێنرێ کە تۆ کاتێک سیرەکەی غازەکەت دەبێتە سەرچاوەیەکی گرنگی وزەیەکی وەکو کارەبا ئەبێ بیر لەوە بکەیتەوە تۆ چۆن داناغاز ئەنوح شەرت و شروتی بەسەر تۆ یاسەپاندووە و سەرباری ئەوەش لە ساڵی 2013 لە دادگایەک لە بەریتانیا شکاتی لەکە بە زیاتر لە 1 میلیارد دلار تۆ سزا ئەدا تۆ بۆ نایی بۆ نمونە وا بکەی کە وردە ئەو عقدە بۆ نمونە پاشخۆی بۆ زیاد بکرێ و وردە لەگەڵ ئەوەی کە دەچینە بەرەو پێشەوە مەترسیەکان لەسەر جیۆپۆلیتیک یا منتخێ زیاترە بێ تۆش ئەبێ ئەو کۆمپانیا ئیجبارکەی بە دابینکردنی ئەو سەرچاوی وزانی کە ئەو لێ بەرپرسە بەپێ ئەو عقدەی کە کراوە ئەمەش بەچی ئەکرێ بەو ئەکرێت کە ئەو خەزانانی کە هەیە کە بۆ نمونە غاز و نەوت و LPG ئەمانی تێکرێ ئەبێ لەو سیستەمە کلاسیکە بێتە دەرەوە کە لەسەر ئارز بن بەڕاستی لە ئێران درۆنێک و موشکێک بتەقێ و لە ئیمارات و لە قەتەر و تۆ لێرە ڕێک کارەبای ئەم وڵاتە شەتداون بکەی هەرچەندە وەکوتم ئەمە باگراوندێکی لە یعنی پێشووتری هەیە بە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە کە نەتوانراوە ئەو عقدانی قسەهەیە لە نێو خەڵکدا دەڵێن پارێکی زۆر وەردەگیرێ بۆ مەترسی بەناوی مەترسیەوە لەسەر کارمەندانیوێ بەڵام هەر کاتێک مەترسیەک دروست بێ کارەباکە دەکوژێنەوە ئاخۆی وەکو مەترسی هەیە لەو شوێنە چونکە ئەمە 4 مەرحەلە هێرشکردنمان هەیە بۆ سەر ئەو کێڵگەی غازی کۆرمۆرە بەتایبەتی لە ساڵی 2010 دەستی پێکرد 2010 بۆ 2021 سەرەتا نڵین کاتیۆشاو ئەمانە ئەندرا بە دەور و پشتیەوە یعنی ناو جەرگەی زۆنەکەی ناک بە دەور و پشتیەوە وەکو شتێک وەکو هەڕەشەیەک دواتر مەسەڵەن لە ساڵی 2021 بۆ 2022 قۆناغێکی تر دەست پێەکە کە موشکی گەورە بالیستی ئاراستی ئەو شوێن ناکرێت دواتر مەسەلەن درۆن باران نەکرێت قۆناغێکی تر دەست پێەکە دوجار دێن لە یەکێ لە خەزانەکانی بۆ نمونە کێڵگەی غازی کۆرمۆر ئەدەن ئەمە ڕاستە بیانیوە چوار کرێکاری بیانیژەوە بوو لەوەیە بۆ نمونە کوژران لەو هێرشەیە مەترسی هەیە بەڵام وەک وتمان تۆ چۆن وە ئەکەی بە ئاراستەیە کەوا بکەی بەڕاستی لانی کەم ئەگەر شەتداونێکیش بێ بۆ ماوەیەکی زۆر کاتی بێ کە کار نکاتە سەرەوەی کە تۆ ئێستا ئێمە ئێستا بۆ نمونە ئێمە ئەوەی کە لێمان دیارنی ئەوەیە کە کەی کارەبا دەکەوێتەوە دۆخی ئاسایی خۆی لێمان دیار نییە بەڕاستی بۆیە ئەمە بەچی ئەکرێ ئەمە کاک جوتیار کەس گومانی لەوە نییە مەترسی لەسەر کێڵگەکە هەیە لە سێ چوار ڕۆژی ڕابردوودا لە چەند جەیەکی دیاری کراوە کە بە وردی چاودێری دەکرێن ئەنی هەڕەشێوەیان کردووە هێرش دەکەن نەک هەڕەشیان کردو ئامادەکاریان کرد بۆ هێرش بکەنە سەر کێڵگەکە مەترسیەکە هەیە دەست قسەکە لەسەرەوەیە ئەم مەترسیە ڕەنگە بۆ هەتاهەتایەر هەبێ چی بکرێ وەکو بەدیل تۆ وەکو ئەندازیارێک هیچ ڕێگەیەک هەیە بکرێ بۆی کە مەترسیەکە هەیە بەڵام تۆ لە پەنا مەترسیەکەوە سەرچاوی وزەی خۆ زاون بەڵێ خۆی ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە ئەو بەتابەتی ئەمریکا ئەوروپا و کۆمەڵێ وڵاتی ترە باوی ئەوە نەماوە ئەو خەزانانەی کە خەزنی ئەو بەرهەمانەت بووەکەن لەسەر زەوی بن زۆربەیان پەنایان بردوێتەوە خەزانانی کە لە ژێر زەوین ئەمیش چەند سوودێکیە یەکێ لەوانە ئەوەیە کە تۆ لەم حاڵەتێکی بۆ نمونە جەنجی وەکو ئێستا کە مانتیقەکە ئاگرێتەوانێ تۆ کەمتر مەترسیتێ و زائیدن لەگەڵ ئەوەیە لە پاڵ ئەوەیە هاوتەریبی ئەمە سیستەمی دژە موشکی پێشکەوت و جێگیر بکەیت کە ئەمەد کرد ئەمە وەکو لایانی بۆ نمونە سەلامەتیەکەی کە جەنگێک ڕوەدا لە مانتیقەکە تۆ سەلامەتی تو زۆربەی ئەو خەزنەی کە هەتا ئەندەرگراوندەوە تا لە ژێر زەویایە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانی دیناوەکوتن پەنا بۆ ئەم ڕێگابن و جگە لەوەی کە بۆ نمونە پاراستنی ئەو غازە لە مەسەلەن لە تێکچوونی ناهاوسەنگی لە نێوان پەستان و پلەی گەرمی ئۆمانە هەموو ئەو مشکێش و مەشاکلانش بۆ دوورەخاتەوە ڕاستە مەسەلەن ئێستا ئەگەر باسی ئەمە بکەی بڵێن کۆستی زۆرە تێچووی زۆرە ئەمە بەڵام ڕاستە تێچووی زۆرە کۆستی زۆر وەڵام سەلامەتی زۆرە شتێکی دوورمەودایە شتێکی استراتیژیە تۆ دەبێت پلانت هەبێ ئەگەر حکوومەتی پلانی 10 ساڵە و 15 و 20 و 25 و 50 ساڵش دەبێت بەڕاستی چکە وەکوتم لە زۆربەی وڵاتی پێشکەوتەکانی دنیا بەڕاستی ئێستا باوی ئەوە نەماوە تۆ ئەو بەرهەمانەی کە هاتە بەرهەمەی گازی سروشتی و نەوت و ئەمانە بەڕاستی لە خەزانی دەرەوەیە هەڵی بگری بۆ ئەمەش وەکوتم دەگەڕێمەوە سەریە خاڵی تر ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان
خەڵکانی پێشکەوتومانەیە کە خاوەن بڕوانامی بەرزن لە وڵاتانی وەکو ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا وڵاتانی پێشکەوتوی دنیا لە بوارەکانی جیۆلۆجی و نەوت و ئەندازیاری و هەموو ئەمانە کە دەتواندرێ ڕاوێژیان پێ بکرێ ڕاپۆرتیان لێ وەربژیرێ و بەحسیان پێ بکرێ لەسەر ئەو شوێنانە کە چۆن بتوانن ڕێنمایی حکوومەت هێرێمی کوردستان بکەن بۆی لەم خۆناغی مەترسی کە هەمانە بەڕاستی نەجاتمان بێ باشە کێڵگەکە وردە بەرەو فراوانبوو نەچێ لە ئێستادا مەسەلەن توانێت ئەو کێڵگەی 600 میلیۆن پێسێجای نزیکی 650 میلیۆن پێسێجای ڕۆژانەیە بۆ بەرهێمێنانی غاز نزیکی 86 میلیۆن پێسێجای بۆ نەفتە 68 میلیۆن پێسێجای ڕۆژانەیە بۆ غازی ماڵان باشە ئەگەر لە هاوتەری بە زیادکردنی ئەو حەقلە باز لایانی سەلامەتیەکەش زیاتر بێ لە پێناو پاراستنی بەرژەوەندی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وەکو حکوومەت وەکو هاوڵاتیەکانیشی بەڕاستی چکە وەکو وتم بەڕاستی ئێستا تۆ ئەوە فەرموو کارەبای هەرێمی کوردستان شەداوم بووە و بەشێکی عێراقیش بۆ بە کەرکووک و نیناوەشەوە کاریگەری کەوتۆتە سەر هەرسەری لێ تێکچۆ بۆیە بەڕاستی یعنی ئەوە چارەسەرەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمە پرس بەناوە یعنی ئاسایی ئەگەر خۆشمان هەرچە من دڵنیام لەوەی ئێستا پسپۆری زۆر باشی کوردیمانەیە ڕاستە ڕەنگە ساڵانی 2005 و 6 و 7 بەتاکید ساڵانی 2005 و 6 و 7 کە بیداەتی گرێبەست بۆ لەگەڵ داناغازوانە ڕەنگە و پسپۆریە وردیانەمان نەبوو بێ بە شێوەیەکی پێویست بەڵام دڵنیاتەکەمەوە ئێستا هەمانە نەشمان بێ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت گرێبەست بکات لەگەڵ کۆمەڵێ مامۆستای زانکۆ خەڵکی ئەکادمی لەو مەجالانە بۆی بیان هێنێ ڕێنماییکاری حکوومەت بوون بۆی کە ئەو جۆرە ڕووداوانی کە هەیە بەڕاستی دووبارە نەبێتەوە. سپاس دەکەم جای ئێستا وڵاتی بەڕاستی تیان ماوە بێ چرایی هەبێ ئەبێ لای چەحنی هەبێ ئەبێ پارەی پرۆژەی ڕووناکیش بە ئەبێ پارەی مۆلیدەش بە یانێ هەموو مەسروفەی کەوتۆتە سەر ئەنجا بیرمان نەچێ و 3-4 ساعتش کە کارەبایەتەوە پارەکەی بە پارەی پرۆژەی ڕووناکیە تۆ لە بەرەی کارەباو نەبووە ئەبێ بۆیلەر هەڵبکەی فریای گسکی کارەبایی ناوماڵ بکەوێ فرای غەسالە بکەوێ شێوەیەکی هاوڵاتی تێدا زەرمەندە بەڕاستی بەداخەوە. سپاس دەکەم بەڕێز کاک جوتیار مەحموود ئەندازیاری شارستانی سپاس بە بەشداریتان.